بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاوتان لێ ببینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیە. من هاوکار حەمەدم، خۆشحاڵم لە بەرنامەیەکی تازەی بەرەو ئایندەیەکی گەشتتر لەگەڵ ئێوەی ئازوو خۆشەویست دەبم. بۆ ڕوونکردنەوەی زیاتری کارنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 194. بۆ ئەمڕۆ باس لە دوو کەرتی گرنگ دەکەین. بەرنامەی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەردوو کەرتی تەندروستی و پەروەردە. میوانداری هەریەکە لە بەڕێزان مامۆستا نەوزاد عومەر ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگمان کردووە کە لە ستۆدیۆ ئامادەیە، لەگەڵ بەڕێز عەباس محەممەد سەرۆکی لیستی کۆمەڵ لە ئەنجومەنی پارێزگای هەولێر کە بەهۆی خراپی ڕێگاوبان و قەرەباڵغیەوە چەند خولێ چێشتر دەگاتە لامان. سەرەتا لە مامۆستا نەوزادەوە دەست پێ دەکەین. مامۆستا، پلانی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لیستی 194 بۆ ئایندە بۆ 4 ساڵی داهاتوو چی دەبێت لە کەرتی پەروەردە بە شێوەیەکی گشتی دواتر دەچێتە ناو وردەکاریەکان؟ بەڵێ بەنای خوای گەورە و میهرەبان، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئومێدی سەرکەوتنی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی دەخوازین و ڕوونەکە سەرەتای دەستپێکی بانگەشەی هەڵبژارنەکانی ئەم ساڵی پەرلەمانی کوردستان زۆربەی قەوارە و لیستە سیاسیەکان چێبرچێ بەدەستهێنانی زۆرترین کورسی زۆرترین متمانەی خەڵک دەکەن. لە نێویاندا کۆمەڵی ئیسلامی بە گڕوتونێکی زۆرەوە بەو پەڕی ئامادەسازیەوە و بەرنامەی 4 ساڵی ئایندەی پەرلەمانی کوردستانی ئامادە کردووە و بۆ هاوڵاتیانی خۆشەویست و بۆ هاونیشتمانیانی خۆشەویست ڕوونی کردوێتەوە. یەکێک لەو سێکتەرانە، یەکێک لەو کەرتانەی کە لیستی کۆمەڵ گرنگی پێداوە، ئەویشیان کەرتی پەروەردەیە. خۆتان دەزانن کاگاوکار، کەرتی پەروەردە ئەم سێکتەرە لە هەرێمی کوردستان ئەگەر تەماشای بکەن تۆزێ بەوردی لە حاڵەتێکی زۆر ناتەندروستدایە، لە بارودۆخێکی زۆر ناتەبیعی دەڕاتن، کەموکوڕێکی یەکجار زۆر لەم سێکتەرەدا بەدی دەکرێتن، بە تایبەت لە ئەم 3 ساڵەی ڕابردووی قەیرانەکانی هەرێمی کوردستان ئەم هەموو قەیرانەی کە کەڵەکە بوو بەسەر ملەتەکەماندا، کەرتی پەروەردە یەکجار پاشەکشەیەکی زۆری کردووە لە ڕووی بیناوە، لە ڕووی خوێندنەوە، لە ڕووی منهەجەوە، لە ڕووی قوتابیەوە، لە ڕووی ئاستی زانستی و معریفیەوە. کۆمەڵی کەموکوڕی یەکجار زۆری بەخۆ بینەوە. بۆیە کۆمەڵ هەڵساوە بۆ پەڕی هەستکردن بە بەرپرسیارەتەوە ئەم کەرتەی گرنگی پێداوە، بەرنامەی تۆکمەی بۆ داناوە، خاڵبەندی کردووە بۆی بتوانێتن لە ئایندەدا لە 4 ساڵی ئایندەدا ئەم سێکتەرە، ئەم کەرتە گرنگە، ئەم کەرتە کاریگەرە لە هەرێمی کوردستاندا زیاتر تەفعیل بکرێتن و پەرەی پێ بدرێتن و بنیاتێکی سەر لە نوێی ئاستی زانستی و معریفی ئەم کەرتە لە هەرێمی کوردستاندا بنیاد بنرێتەوە. وەک ئاشکرایە هۆکاری ئەو دڵڕاوچێ و قەلەقەیە کە لە چەند ساڵی ڕابردوو کەرتی پەروەردەی گرتەوە، خۆپیشاندان، ناڕەزایی، بایکۆت، کە ئەمە هەموو کاریگەری سلبی لەسەر ئاستی قوتابیان و تووشی دڵڕاوچێ بوون مامۆستایان، فەرمانبەران، کە هۆکارەکەشی بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ نەبوونی خزمەتگوزاری بۆ فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە لە مامۆستا و فەرمانبەرەکانی بەهۆی پاشەکەوتی موچە. لیستی کۆمەڵی ئیسلامی لەو بەرنامەی کە هەیەی چی دەکا بۆ ئەوەی ئەو پاشەکەوتە نەمێنێ و زیاتر ژیان و گوزەرانی فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە و مامۆستایان خۆش بکرێت، کە دەزانین ژمارەی یەکجار زۆر مۆزەف و فەرمانبەر لەگەڵ مامۆستایان لەو کەرتە کار دەکات. کاگاوکار، خۆت دەزانی لە سەرەتای دەستپێکی قەیرانەکان لە هەرێمی کوردستاندا حکوومەتی هەرێم بەداخەوە بە تاکلایەنە سیستەمێکی بەناو پاشەکەوتی موچەی بە زۆرەملێ بەسەر فەرمانبەران بەگشتی و بەسەر خودی مامۆستایان بە تایبەتیدا سەپاند. ئەم سیستەمە وای کرد کە ناڕەزایەتێکی یەکجار زۆر لە نێو چینی توێژی مامۆستایاندا دروست ببێتن. بە جۆرێک حاڵەتەکە گەیشتە ئەوەی کە مامۆستان بۆ بەڕێوەبردننی ئاستی بژێوی ژیانی ڕۆژانەی خۆی لە حاڵەتێکی زۆر ناتەندروستدا بوو، لە حاڵەتێکی زۆر خراپدا بوو، بە جۆرێک بوو کە ڕێژەیەکی یەکجار زۆر لە موچەی مامۆستایان کە ماگانە پێدەدێتن لە بەرامبەر ئەو خزمەتەی کە لە ناوەندەکانی خوێندندا بە ڕۆڵەکانی و ملەتە دەیکاتن، ئاستێکی یەکجار زۆر نزمی کردەوە. ئەم پاشەکەوتە بە جۆرێک بوو، یعنی هەر مامۆستایەکی بەڕێز کە خزمەتی بۆ نمونە 15 ساڵی هەبێتن، سەدا نزیکی 155 تا 160 موچەکەی لێجێرداوەتەوە. یعنی کەواتە ئەمە زۆڵمێکی یەکجار گەورەیە لە مامۆستا کراوە
داوە حاڵەتێکی زۆر ناتەندروست و زۆر ناتەبیعی ڕووی لە مامۆستا کرد. مامۆستا بە جۆرێک یعنی بە زۆرێک دەژیا کە نەیدەتوانی بەو کەمە موچەی بەو کەمە ڕاتبەی کە هەیەی لە دوای پاشەکەوتی موچە حکومەت لەسەری بە زۆر بەسەریدا سەپاندووە نەیدەتوانی ئاستی بژێوی ژیانی ڕۆژانی خۆی بەڕێوە بباتن. ناچار وای لێ هات کە ناڕزایەتێکی یەکجار زۆر لە نێوچینی مامۆستایان دروست بوو. ئەم فشارە ئەگەر دروست نەکرابە لەنێن مامۆستایانەوە بۆ سەر حکومەت بۆ سەر خودی پەروەردە بەڕاستی مامۆستایان تا ئێساش لەگەڵدا بێتن لە ڕووی ژیان و بژێوی ژیانی ڕۆژانی خۆیانەوە لە حاڵەتێکی زۆر خراپ و زۆر ناڕەحەتدا دەژیان. بۆیە فشارە زۆرەکەی مامۆستایان ناڕزایەتەکانی چین و توێژی مامۆستایان لە هەرێمی کوردستاندا وای کرد کە بڵێتە حکومەت بڵێ بەسە ئیتر ئەگەر ڕاستە بە ناوی پاشەکەوتەوە بە ناوی قەیرانی داراییەوە بە ناوی شەڕی داعشەوە بە ناوی کۆمەڵێک قەیرانەوە بە ناوی کۆمەڵێک یعنی شتەوە بەسەردا هەرێمی کوردستاندا سەپێنراوە بەڵام ناکرێ ئەم سیستەمە بەردەوام بێتن ناکرێ بەو شێوێ بەردەوام بێتن. ببوورە تا چەند بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی بە ژمارە 194 تا چەند چارەسەر پلانی داناوە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتار؟ بڵێ ئەوەی کە من ئاگادارم بە وردی چکە خۆم بەشدار بووم لەوەی کە کۆمەڵێک پێشنیار و کۆمەڵێک ڕاستپاردا بدەین بە سەروی خۆمانەوە بۆی کۆمەڵ بتوانێت بە وردی کاری لەسەر بکاتن و بەرنامەڕێژی بۆ بکاتن. لە بەرنامەی لیستی کۆمەڵ هاتووە کۆمەڵ لە بەرنامەی داوە بۆ 4 ساڵی داهاتوو لە پەرلەماندا بەبێ سێودوو بەبێ هیچ یعنی بەبێ هیچ سانسۆرێک داوا دەکاتن کە لە بەرنامەشیدایە بۆی ئەو سیستەمەی کەماوە طبعاً تۆ نەتێش کە من تەواوی بکەم چکە بە دوو قۆناغ تێپەڕی ئەم سیستەمە لە سەرەتادا وەکو باسم کرد ڕێژێکی زۆر لە پاشەکەوتی موچە پاشەکەوت دەکرا لە موچەی فەرمانبەران و مامۆستایان بەڵام بەهۆی فشارە زۆرەکانی مامۆستایانەوە بۆی فشاری شەقامەوە لەسەر خودی دەسەڵات لەسەر خودی حکومەت ناچار بوو بەشێک ڕێژەیەک لەو پاشەکەوتە هەڵوەشێنیتەوە. ئێستا ڕێژەی نزیکەی 120 تا 130 پاشەکەوت لەسەر موچەی مامۆستایان و فەرمانبەران ماوە. ئێستا کۆمەڵ لە بەرنامەی داوە لە بەرنامەی خۆیدا بە شێوەیە بە خاڵبەندی باسی لێوە کردووە کە کۆمەڵ لە داهاتوودا لە 4 ساڵی داهاتوودا یەکێک لەو خاڵە گرنگانەی کە ئیشی لەسەر دەکاتن بە یەکجاری هەڵوشانەوەی پاشەکەوتی سیستەمی پاشەکەوتی موچێ کە بە زۆرم لێ بەسەر مامۆستایان و فەرمانبەراندا سەپێنراوە. لەو شێوەیەدا لەو حاڵەتەدا حاڵەتێکی تەواو و تەندروست ڕوو لە مامۆستایان و فەرمانبەران دەکاتەوە کە پاشەکەوتی موچیان لەسەر لا بچێتن و ئەو ڕێژەی کە دانراوە لەسەر مامۆستایان ئەم ڕێژەیەش نەمینێتن بۆی مامۆستایان بتوانن لە حاڵەتێکی تەندروستدا بڵێ لە حاڵەتێکی تەندروستدا بتوانن لە ناوەندەکانی خوێندندا گرنگی بە کەرتی پەروەردە بدەن گرنگی بە ئاسی زانستی معریفی بدەن بۆی ڕۆڵەکانی ئێمە زیاتر بتوانن لە وڵاتی خۆیدا پەروەردە بکرێتن. زۆر سپاس دێنەوەلات دکتۆر درەنگ هاتمەلات بۆی پشوێک بدەی بەخێر بێ. دکتۆر کەرتی تەندروستی کەرتێکە کە زۆرترین قسەی لەسەر دەکرێت لە هەرێمی کوردستان. ئایا فعلەن کێشەکانی کەرتی تەندروستی ئەوەندە گەورەیە کە ئەوەندە باز بکرێت کە خۆت دەزانی کەرتی تەندروستی پەیوەندیدارە بە کۆی گشتی هاوڵاتیانەوە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە سڵاوتان دەبێ. خێر بێ. سڵاو لە بینەدانی بەڕێز ببورن کە چەند خۆلەکێک دواکەوتم. حقیقەتەن ئێمە لە هەرێمی کوردستان ئەگەر یەک سێکتەرەکان قسەی لەسەر بکەین بەحقیقەت ینی دەتوانم بڵم ئێمە چەند بەرنامەیەکمان دەوێت لەسەر کێشە و مشاکلی هەر سێکتەرێک بمانێت قسەی لەسەر بکەین و باسی کێشە و گرفتەکانی بکەین و باسی چارەسەرەکان و ئەو عەڵقەڵە و کۆسپانی کە لە بەردەمیدا هەیە. یەکێک لە دیارترین سێکتەرەکان لە نێو کۆمەڵگادا کە زەڕوڕێتێکی حتمیە ڕۆژانە تاک پێویستی پێیەتی و سێکتەرێکە کە حکوومەت داهاتی بۆ دابینەکاتن و خەرجی لێ دەکاتن و چاوەڕی داهاتی لێ ناکاتەوە ئەمیش بریتە لە پەروەردە. من هەموو جار وتومە عەفوەن تەندروستی من هەموو جار وتومە پەروەردە تەندروستی دوو کۆڵەگەن لە نێو کۆمەڵگا لە نێو هەر کۆمەڵگایەکدا حکوومەتی ئەم کۆمەڵگایە دەبێ خەرجی لێ بکە لێی سەرف بکاتن بۆ ئەوەی داهاتوویەکی تەندروست و پەروەردەکرا و لەو هەرێمە لەو ئیقلیمە لەم کۆمەڵگایە بنیاد بندرێ. چونکە هەر تاکێکمان ئەگەر هاتوو پەروەردە نەبوو ئەو بەدڵنیاییەوە ئێمە کۆمەڵگایەکی دواکەوتوو دەبین و هەر تاکێکیشمان تەندروست نەبوو بەدڵنیاییەوە دووبارە هەر دواکەوتوو دەبین بەهۆی ئەوەی کە ناتوانین داهێنان بکەین کە تەندروستمان نەبوو. مەسەلەی تەندروستی بەڕاستی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە مامەڵەکردن بە تەندروستی دوای مامەڵەکردنە لە دوای نەوت بازرگانێکی زۆر زەخم و زەبەلاحی پێ دەکرێت. بازرگانیەکە لەسەر ڕێچکەی
یعنی ڕێسکەی ئاسایی خۆت نەخێر لە هیچ شوێنێکی دنیا بازرگانی بە تەندروستی ناکرێت بەڵکو تەندروستی لە خزمەتی مرۆڤدایە بازرگانیەکە لە خزمەتی نەخۆش و هاوڵاتیدا هەیە لە هیچ وڵاتێکی دنیا هەیە بەڵێ هاوشێوی خۆمان هەیە بەڵام ڕەنگە خراپتر لە ئێمە یا باشتر لە ئێمە شتێک جیاوازی هەبێ بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەگوزارێ ئەوەی کە لە عێراق و بە تایبەتیش لە هەرێمی کوردستان دەگوزارێت تایبەتمەندیەکی خۆی گرتووە ئەویش ئەوەیە سیاسیەکان لە هەرێمی کوردستان کە حکوومەتیان لە بەردەستیدایە بۆ خۆیان هاوردەکردن و بازرگانیکردن بە تەندروستی دەکەن بە گیانی مرۆڤ دەکەن بە گیانی هاوڵاتیان و بە گیانی نەخۆش دەکەن بۆ نمونە هەر ئەوەی کە حکومڕانی ئەم وڵاتە دەکاتن ئەم هەرێمە دەکاتن بۆ خۆی دەستێکی باڵای هەیە لە هاوردەکردنی دەرمان و کەلوپەلی پزیشکی کێشێکی ئێجگار زۆر لەو نێوەندەدا بوونی هەیە ئەمەش هەمووی دکتۆر لێر ڕاددەگرم تۆ 4 ساڵ لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بووی لە بواری تەندروستی زیارەتکارت کردووە چیت بۆ ڕوون بۆتەوە چیتان توانیوە بیکەن و ئەگەر نەتان توانی و هەنگاوتان بۆ ناوە بەڵێنی چی بە خەڵک دەدەن وەکو لیستی کۆمەڵی ئیسلامی کە لە داهاتوو کە متمانەی هاوڵاتیان بەدەستبینین ڕێژێکی زۆری کورسی بەدەستبێنن کە ئەو کەرتە چارەسەر بکەن بەڵێ من 13 ساڵە بڵین خزمەتێکم لەم ناوەندەدا هەیە لە ناوەندی تەندروستیە 4 ساڵە لە ئەنجومەنی پارێزگام ئەگەرنا لە ڕابردووە ئەوە ستافێک بوومە لە نێو ئەو ناوەندەدا هەم لە کەرتی گشتی و هەم لە کەرتی تایبەتدا کارم کردووە ئەوەی کە من لە ڕابردووە زانیتم و لە ئێستا شەکە لەو 4 ساڵەیە بە دوواداچوون زیاتر قوڵ دەبیەوە لە نێو بابەتەکانە کۆمەڵێک شتمان بۆ بەدەرکەوتووە یەک لە هەرە شتەکانی کە من باسم کرد و ئەمەژەی پێ دەکەمەوە ئەوەیە کۆمەڵێک سیاسی دەستیان بەسەر بازرگانیکردنی تەندروستی هاوڵاتیان داگرتووە هەر ئەمانیش حکومڕانی وڵات و هاوڵاتیانەکەن ئەمەش لە غیابی چییە دەمەوێت تەرکیز بخەمە سەر ئەم بابەتە چ پەروەردەیە چ تەندروستیە چ کشت و کاڵە چ شارەوانی هەموو سێکتەرەکانە لە غیابی سەروەرنەبوونی یاسا ئەم فەوزایە دروست بووە لە یاسا لە هەرێمی کوردستانە سەروەر نییە هیچ شتێک ڕیتم و وەکو بڵێ ڕێزکەی خۆی نەگرتووە هێزی دەسەڵاتدار دەڵێن یاسا لە سەروی هەموو شتێکەوە بە دڵنیاییەوە نەخێر بە دڵنیاییەوە نەخێر یاسا لە خزمەتی هەردوو هێزی دەسەڵاتدا هەیە باشە بۆ نمونە ئەگەر باسی ئەو پاشەکەوتی موچەیە بە نمونەیەک بێنینەوە لەسەر مەسەلەی سەروەربوونی یاسایاننا دادگاکان پاشەکەوتی موچەیان کرا وەکو هاوڵاتی ئاسایی لە خلالی مانگێک زەختێکیان دروست کرد خەریک بوون دادگاکان داخەن حکوومەت پاشەکەوتی لەسەروان هەڵگرت ئیتر بێدەنگ بوون دادگا خۆی دەبێ پارێزەری ماف و سەر و سامانی هاوڵاتیان بێ حەق و ئەو مافە ماندووبووی کە ڕۆژانە دەیکاتن بە دڵنیاییەوە دەبایە ئی خەڵک چاکە پاشانی خۆی بەڵام کاتێک ئی خۆیان چاکرا بێدەنگ بوون یعنی ئەمە لەسەر بدەلالەتە لەسەرەوەی کە بەفعلی دادگای خەڵک نییە دادگایەکی عادل نییە ئێمە بە مطلقی ناڵین هەر هەمووی یعنی فی سفر کەینەوە بەڵام ئەوەی کە دەیبین زاهری لە ئاسی پێویستدانیە بۆ نمونە کام دادگا تاوەکو ئێستا هاتوۆتە سەرخەت بە فعلی قرارێک دەربکاتن و کە بڵێ ئەمەی بەرامبەر هاوڵاتیان کراوە شتێکی ناشەرعیە و ناقانونیە بڕیارێکی پێویست بەرامبەر بەو کەسانە بدەکە کردوێتی بۆیە دێمەوە سەر بابەتەکەی خۆمان مەسەلەی تەندروستی یار سێکتەرێکی ترە کۆمەڵی ئیسلامی ئەگەر هاتوو دەنجی پێویستی هێنا بەوەی کەوا دەسەڵات بگرێتە دەست چونکە ئێمە دەبێ بەڕاستی منزاری تریش ئاماژەم بەوە کردو ئێمە دەبێ ئەوە بە هاوڵاتیان بگەێنین کۆمەڵی ئیسلامی بە 6 کورسی ناتوانێت حکومڕانی بکاتن و بتوانێت کەرتی پەروەردە کەرتی تەندروستی کشت و کاڵ فلان فیسار ئەمانە چاک بکە سیستەمی پاشەکەوتی موچە هەڵگرێ و کۆتایی پێبێنێ ئەمانە بەڕاستی بە زۆرینە دەکرێت تو ئەگەر دەسەڵاتت کەوتە دەست بۆ نمونە ئێمە لە پەرلەمانە لە ڕابردووە هەموو خەڵک پێشتریش لە قەدەر سنگ و قورسایی خۆیان کاریان کردو بە زۆریشەوە نەک بەقەت سەنجی خۆمان دەتوانم بەڵام دووقات و سێقاتی سەنجی خۆمانە کردومانە ئێمە بووین زۆر شتمان ڕاگرتووە ئێمە بووین لە ئێزار ئێستا کە بە 2 کورسی لە پەرلەمانی عێراقا توانیومانە نە 45 دەنگ بێنێ توانیومانە جەلسەیەک و 2 جەلسە هەڵگرین تەجیلیکەین و بۆ بەیانی هەڵیگرینەوە ئێمە نەتوانیمانە خاوەنی ئیرادەی خۆمان بین ئێمە توانیمانە شەڕ لەسەر خەڵک بکەین ئێمە توانیمانە لە بەرەی خەڵکا بین و لە شەقام بین و لەسەر داوە ڕەواکانی خۆمان ئێمە توانیمانە پشتی خۆمان بکەینە قەڵغانێک و بۆی لە خەڵک نەدرێت لە خۆمان بدرێ ئێمە دەستگیر بکەین لەگەڵ خەڵکە وەکو خەڵکی ئاسایی هەمووش لە پێناو چ بووە لە پێناو ئەو مافانەی خەڵک بووە من نامەوێت تەرکیز بخەمە سەر یەک سێکتەر بە تەنیا
باسی بکەم بەڵێ سێکتەری تەندروستی پەروەردەیە وەکو وتم هەر سێکتەریشتر ئێمە دنیاک چێشەمان تێدایە ئێمە بەگەیشتنمان بەدەسەڵات دەتوانین ئەمانە چارەسەر بکەن پلانمان بۆی هەیە پلانەکانی ئێمە چییە بۆ نمونە ئێمە باسی پاشەکەوت دەکەین مەسەڵەن خەڵک چاوەڕێ دەکەن ئایا چی دەکەن بەنسبەت پاشەکەوتەوە پاشەکەوت خۆی بڕیارێکی سەپێنراوێکی یەک لایەنە و تاک لایەنەیە بە هیچ بڕیار و پاڵپشتێکی قانونی دەرنەکراوە بۆیە ئەگەر ئێمە دەسەڵاتمان بگەوێتە دەست چۆن بڕیارێک بە تاک لایەنە دراوە ئاوا بەدەستە جەمعیەکە بڕیارێکی لەسەر دەدەین و کە ئەم بڕیارە لەغوو بکرێتەوە پێویستی بە یاسانیە لە پەرلەمانە دەربچێ هەر ئەسڵەن یاسای پاڵپشت نییە تاوەکو یاسایەکی تر تعدیلی بکاتەوە یاخود ئەمی ڕەفز بکاتەوە ئەمە دەربکاتەوە هەندێک خەڵک باگەشە بەوە دەکەن کە مەلێ پەرلەمانە یاسای بۆ دەرەکەین و ڕەفزی دەکەینەوە خۆ بەخۆی کەم نەکراوە هەر یاسای نییە پاڵپشتی بە قانونێکی عێراقی سەردەمی ڕژێمی بەعسە پاڵپشتی پێکردووە کە ئێستا کە وجودی نییە ئێمە کۆمەڵێک یاسامان هەیە حکوومەتی هەرێم پشتی پەنای بۆ بردووە پشتی پێبەستاوە ئێستا کە زەریبە و غەرامە و کۆمەڵێک شت لە خەڵک وەردەگرێتن بە نموزەزی بەسیط بێنینەوە بەناو خەڵک کەوتووە پارەی زبڵم بدێ پارەی تابلۆی سەر شەقامم بدێ پارەی ئەوەم بدێ پارەی ئەوەم بدێ هەر هەمووی پاڵپشتە بە کۆمەڵێک یاسا کە لە عێراق هەر لەغوو بۆتەوە یعنی یاسای تری نوێی بۆ دەرچووە ئەمانە بەڕاستی ئەگەر بێت و دەستگایەکی چاودێری و تەشریعی وەکو پەرلەمان لە ئاستی پێویستدا بێ کۆمەڵک نوێنێری ڕاستەقینەی تێدا هەبێ وەکو ئێمەمانان بەڕاستی تەئیدی خۆمانەکەین چکە لە ڕابردوو ئەومان کردووە لە ڕابردووە سەرمان بۆ هیچ یاسایەکدا نەنواندووە کە بە فعلی یاسایەک لە دژی خەڵکا بوو بێ یا ناقانونی تێدا هەبوو بێ قوربانیشمان لە پێناویداوە پۆستی زۆر گەورەمان هەبووە کردومانەتە قوربانی خەڵک بۆ ئەوی ئێمە لەگەڵەوە نین کە نایاسایی بکرێ ئەگەر وەکو کۆمەڵە خەڵکی ترمان بکردبایە و دەستمان بە بەرژەوەندەکانی خۆمان کردبایە نەوەکو تەنها سکرتێری پەرلەمان ڕەنگە جێگرەکەیشمان وەرگرتبایە ڕەنگە لە حکوومەتە کۆمەڵێک وەزارەت تریشمان وەرگرتە بەڵام ئەمانەمان نەویست ئێمە هەموو بەرژەوەندەکانمان کردە قوربانی داواکانی خەڵک ئەگەرچی وەکو بەرژەوەندی خۆمان زۆر زەرەرمان کردیە وەکو بەرژەوەندەکان بەڵام لەبەرەی خەڵکا بووین ئێمە لەسەر ئەم ڕیتمەیە پشتیوان بەخوا ئەگەر متمانەی خەڵک و گەویشتینە ئاسی دەسەڵات و وەکو پێویست دەنجی پێویستمان لە پەرلەمانە هێنا و ئەگەر ئەوەش کە دەمانەوێت بگەینە دەسەڵات نەشگەینە دەسەڵات بە یەک کورسیش بێ ئێمە بەدڵنیاییەوە لەسەر داوەڕەواکانی خەڵک لەسەر سەروەربوونی یاسا لەسەر ئەم نادادی و ناعەدالەتی کە بەرامبەر خەڵکا دەکرێت بەدڵنیاییەوە سازش ناکەین و لێی بێدەنگ نابین کاک دکتۆر وەک دەزانین بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵێک سێکتەری گرتوتەوە هەموو سێکتەرەکان بە خاڵ بە خاڵی باسکراوە بەس ئێمە ئەمڕۆ تیشک دەخەینە سەر هەردوو کەرتی پەروەردە و کەرتی تەندروستی لە بەرنامەکانی تر بەشەکانی تر ڕوون دەکەین و هەندێک بەشی تریشی ڕوونکراوەتەوە مامۆستا نەوزاد دێمە لای جەنابێت کەسێکی خانەنشین کە زیاتر لە 35 ساڵ 40 ساڵ خزمەتی قوتابخانەیەکی کردووە وەکو خزمەت گوزار وەکو پاککەرەوە لە ئێستادا خۆت دەزانی 4 مانگ جارێک ڕەنگە 5 مانگ جارێک بەو شێوازانە موچە وەردەگرێت چۆن جەنابەت قەناعەت بەو جۆرە کەسانە کە دێنی کە دەنگ بدەن بە یەکەم جار بەشداری دەنگدان بکەن دووەم جار دەنگ بدەن بە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڵێ کاگاو کەروەڵام من لەسەر ئەو بێزاری خەڵک پێم باشە تۆزێ قسە بکەین لەو بابەتەش یعنی خەڵک بەهۆی ئەو وعد و بەڵێنانەی کە حکوومەت هەموو جارێ بە تایبەتی بەڕاستی لایانی دەسەڵات کە ئێستا بانگەشەی خزمەت گوزاری و بانگەشەی ئاوەدانکردنەوە بانگەشەی ئارامی 4 ساڵی ئارامی ئەوانە دەکەن لە هەرێمی کوردستاندا وەکۆی وایە کە کەسێک دەستی گرتە بن نەیانتوانی بێ خزمەتی خەڵک بکەن نەیانتوانی بێ ئارامی دروست بکەن نەیانتوانی بێ کەرتی پەرۆدە و کەرتی تەندروستی و کەرتەکانی دیکە پەرێ پێ بدەن و هاوڵاتی بتوانی بە شێوەیەکی ئاسایی لە حاڵەتێکی تەندروست دابژیتن وەکۆی وایە باشە یعنی بە نەفەسێکی ئۆپۆزیسیۆنانی ئێستانێکە بانگەشە دەکاتن کاکە تۆ خۆت لە دەسەڵات بووی 27 ساڵە خۆت لە دەسەڵاتی سەرجەم زومگەکانی دەسەڵات بەدەستی تۆ بووە بۆچی خزمەتت نەکردووە بۆچی نەتوانیوە بژێوی ژیانی هاوڵاتیان بەگشتی و بژێوی ژیانی فەرمانبەران بە تەواوەتی چاک بکە لە ئاستێکی پێویستدا بێتن بۆیە من لێرەوە باسی دەکەم ینی خەڵک توانی قەناعەتیان پێبینی خەڵک فەرمانبەران مامۆستایان خانەنشینان سەرجەمترین توێژەکان لێرەوە پەیامێکیان ئاراستە دەکەم ئەگەر تۆ دەتەوێت حاڵەتەکە بەو شێوەی کە ئێستا هەیە بمینێتەوە لەو حاڵەتە خراپەدا بێتن و کەرامەتی مرۆڤ و کەرامەتی هاوڵاتی لێرانە بشتێتن لە ماڵی خۆت دابنیشی بەڕاستی مەعیلاج نییە دانیشتن لە ماڵەوە برێناسم دەنگ نادەم
چونکە هەر ئەو دەموچاوانن چونکە هەر ئەوانە حکمی ئێمە دەکەن بەڕاستیەوە هیچ عیلاجێکنی هیچ چارەسەرینی تۆ لە ماڵەوەدا بنیشێت خزمەت پێم وایە لێرەشەوە خزمەت بەدەسەڵات دەکاتن لێرەشەوە خزمەت بەو کەسانە دەکات کە قوتی هاوڵاتیانیان بڕیوە خزمەت بەو کەسانە دەکات کە کەرامەتی مرۆڤیان شکاندووە خزمەت بەو کەسان دەکات کە یاسایان شپێشێل کردووە خزمەت بەو دەسەڵاتە دەکاتن کە ئەو دەموچاوە ناشرینانەی چەند ساڵە بحکمی ئەو وڵاتە دەکەن ئەو هەموو خێر و بێری وڵاتە لە بەردەستی ئەواندایە خەڵک لە ئاسێکی زۆر خراپ و زۆر ناتەندروست ژیان بەسەر دەباتن بۆیە من دەڵێم مامۆستایان و فەرمانبەران و خانەنشینان و سەرجەمتیونی توێژەکان بەڕاستی دەبێت بە گەرم و گوڕیەوە بێنە سەر سندوقەکانی دەنگدان کاکە تۆ من ناڵێم تەنها تۆ دەنگ بە کۆمەڵ بدە متمانەت بە چێ هەیە چێ خزمەتی کردووە چێ بینیتە چێ یعنی پەرێزی پاک بووە چێ حەقبێژ بووە چێ توانیوێتی دیفاع لە تۆ بکات چێ توانیوێتی کەرامەتی تۆ بپارێزێت چێ توانیوێتی خزمەتی تۆ بکاتن و بە حەجمێکی کەمیش لە پەرلەماندا تۆ تەماشای کۆمەڵ بکەوەی کە برای بەرزم کاکتۆر باسی لێوە کرد بە 6 کورسی بە 6 مەقعدی پەرلەمان تۆ توانیتە بەرەنگاری ئەو دەسەڵاتە دابلۆسێنەرە بیەوە ئەی باشە ئەگەر هاوڵاتیان متمانێ زیاتر بە کۆمەڵ بکەن يعني دو ئەوەندە دەنگ بێنێ سێ ئەوەندە دەنگ بێنێتن ئەبێ کۆمەڵ چ خزمەتێکی هاوڵاتیان بکاتن بەدڵنیاییەوە خزمەتێکی یەکزار زۆرتر دەکاتن بۆیە من لێرەوە دەرێم خانەنشینێک کە جەنابەت باست لێوە کرد خانەنشینێک لە دوای 30 ساڵ لە دوای 35 لە دوای 40 ساڵ خزمەتکردن ئێستا ئازانی چۆن کەرامەتی پارێزراوە ئێستا لە ڕۆژی تەقاعدبوونی لە ڕۆژی خانەنشینبوونیەوە خانەنشین دەکرێت پسولەیەکی پێدەدرێتن هەویەکی بۆ دروست دەکرێتن ئیکرامیەکی پێدەدرێتەوە حەقی خۆیەتی ئیکرامیەکەش وەک پێویستنی حەزەکەم بزانانی ینی هاوڵاتیان و بینەران بزانن لەوەی کە لە وڵاتاندا کەسێک کە خانەنشین دەکرێتن ئیکرامیەکی پێدەدرێتن بتوانێتن سوکنە بۆ خۆی دابین بکاتن بتوانێت بژێوی ژیانی خۆی بە تەواوەتی بۆ چەند ساڵی داهاتوودا فراهەم بکاتن چونکە بۆچی لەوەی کە 30 ساڵ چەند ساڵ خزمەتی وڵاتەکەی کردووە خزمەتی هاوڵاتیانی کردووە خزمەتی ئەو کەرتەی کردووە کە ئەو تێدا خزمەتی تێدا کردووە و پەروەردەی کردووە ئەو ڕۆڵی ئەو وڵاتە دەبێ بەحەسێتەوە ئەو خانەنشینە بەڵام بەداخەوە ئیکرامیەکەی بە نیوە موچە پێدەدرێتن پاشانیش ئەو موچەی کە شایستەی خۆیەتی کە حەقی خۆیەتی کەس خێری پێ ناکاتن ئەزان لە دوای چەند پێدەدرێت کاگاوکەر لە دوای 11 مانگ موچەکەی پێدەدرێتن لە دوای 11 مانگ ڕێژەکەشی بڵێ ڕێژەکەشی ئەگەر خزمەتێکی زۆری نەبێتن لە 300,000 و لە 400,000 تێپەر نابێتن دەیکەواتە تۆ ئەگەر بتوێتن بەو شێوەیە ئەم دەسەڵاتە ستەمکارە بەردەوام بێتن لە دەسەڵات و بەردەوام زوڵم بکا لەو ملەتە بەڕاستی لە ماڵەوە دانیشتن هیچ عیلاج نییە چارەسەر نییە بۆیە من لێرەوە ئاماژە بەوە دەکەم کە تۆ بەڕاستی هاوڵاتیەکی وەکو هەموو وڵاتانی دیکە وەکو هەموو خەڵکێکی دیکە حەقی خۆتە مافی خۆتە بە شێوەیەک بەسەر بەرزانە بژی بەو پەڕی ڕێز و حرمەتەوە بژی و ئەو مافەی کە حکومەت پێویستە دابینی بکە کە ئەرکە لە سەرشانی حکومەت لە سەرشانی ئەم دەسەڵاتی کە حکومڕانی ئەو وڵاتە دەکا دەبێت بەو پەڕی هەستکردن بە پرسیارێتەوە خزمەتی هاوڵاتیەکانی خۆی بکە خزمەتی فەرمانبەرەکانی خۆی بکە خزمەتی خانەنشینای خۆی بکاتن لۆی کە بە شێوەیەکی شەرەفمەندانە ژیان بەسەر بباتن بۆیە کۆمەڵ لە بەرنامەیدایە بۆ لە کەرتی پەروەردەدا هەم ئەو خاڵانەی کە من باسی لێوە دەکەم لێرەوە زۆر بەوردی ئیشی لەسەر ئەوە کردووە کە سیستەمی زۆرەملەی پاشەکەوتی موچە لەسەر سەرجەم فەرمانبەران و سەرسەرجەم فەرمانبەران و مامۆستایان هەڵوەشێنیتەوە چکە ئەمە یاسانیە بە زۆر سەپێنراوە بەسەر فەرمانبەران و بەسەر مامۆستایاندا و پاشانیش ئەو چەند ساڵی کە ئەو ڕێژەی کە لە موچەکەی پاشەکەوت کراوێت هەر فەرمانبەرێک هەر مامۆستایەک بەشێکی یەکجار زۆر پارەی لەکەن حکومەت هەیە ئەی باشە ئەمە چی لێ بێتن ئەی ئەمە چۆن چارەسەر بکرێتن دەبێ بەڕاستی حکومەت بێت بە شێوەیەک لە شێوەکان دەبێت بە زووترین کات لە ڕێگای یاسایەکەوە لە ڕێگای یاسایەکەوە بڕیارێک دەربکاتن کە دەبێ لە سندوقێکدا لە سندوقێکدا یانەوەتەیە دەبێ بە شێوەیەک لە شێوەکان یاسایەک دەربکاتن بۆی زامنی ئەوە بکاتن ئەو قەرەبووی ئەو مافە بکاتەوە بۆ مامۆستایان و فەرمانبەران ئەو پارەی کە لێی بردراوە چەند ساڵە دەبێت پێی بدرێتەوە چونکەوە حەقی ڕاستەقینەی مامۆستایان و فەرمانبەرانە حەقی شەرعی مامۆستایان و فەرمانبەرانە دەبێت پێی بدرێتەوە نەگەوتێکا کە ئەوەی ڕۆیشت بێگزارێت چونکە تا ئێساش لەگەردا بێ بەڕاستی حکومەت نەیتوانیوە دڵی مامۆستایان و دڵی فەرمانبەران خۆش بکاتن بە شێوەیەک لە شێوەکان بڕێکاکە ئەوە سیستەمی زۆرەملەی پاشەکەوتی موچە هەڵدەوەشێنمەوە ئەو پارەی کە لە لای ئێمەشە وەکو حکومەت دەیدێنەوە بە مامۆستایان و فەرمانبەران بۆی بە شێوەیەک لە شێوەکان بتوانن قەرەبووی ئەو چەند ساڵی ڕابردووی ژیانی خۆیان بکەنەوە ئەوەش تا ئێستا نەکراوە کۆمەڵ کاری لەسەر کردووە هەم پاشەکەوتەکە لا بچێتن هەم ئەو پارەی کە لە لای حکومەتیشە ئەویشیان بۆ مامۆستایان و فەرمانبەران بگردرێتەوە و لە پاشانیشدا
ئەگەر تەماشا بکەین کاک هاوکار ینی ڕەنگە لە پرسیارەکانی خۆشدا ئاماژەی پێ بکەیت با بین تەماشا بکەنی ژینگەی قوتابخانەکانمان چۆنە لە هەرێمی کوردستاندا ژینگەی مامۆستایان ینی باری سایکۆلۆژی مامۆستایان و قوتابیان چۆنە لە ناوەندەکانی خوێندندا بەڕاستی زۆر وێرانە زۆر مەترسیدارە دەبێت زۆر تەرکیز لەسەر ئەو خاڵانە بکەین بۆی بتوانین ئاستی زانستی و معریفی لە هەرێمی کوردستاندا لە ناوەندەکانی خوێندندا پەرەی پێ بدەین و کە چارەسەر بۆ ئەو قەیرانە زۆرانە بدۆزینەوە کە لە کەرتی پەروەردەدا هەیە دێنەوە سەر باشترکردنی ئاستی زانستی قوتابیان و هەندێک تایبەتمەندی قوتابخانە تایبەتیەکان و قوتابخانە حکوومیەکان باسلەوە دەکەین کاک دکتۆر دێمەوە لای جەنابەت کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک پرۆژەی تەندروستی هەبووە بۆ نمونە نەخۆشخانەی بەخشین لە شاری سلێمانی نەخۆشخانەی بەخشین لە هەڵەبجە و کەلار و چەند شوێنێکی تر ئەوە لە کاتێکدا کە خۆت وتت تەنها 6 کورسی پەرلەمانی کوردستان هەیە و خاوەنی دەسەڵات نەبووە ئەگەر بێت و ببێتە ڕقمێکی گەورە لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان ئەگەر بێت و چەندین وەزیر و سەرۆکاتی حکومت بکە ئەگەر بێت و خەڵک متمانە بەو لیستە بدا دەتوانێت چی لە کەری تەندروستی بکە و بەرنامەی بەخشین کە 2000 نەخۆشخانەی بەخشینی لێ بەرەم هات ئەو نەخۆشخانەیە چۆن خزمەت خەڵک دەکات بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە حەزەکەم لەسەر مەسەلەی بەشداریکردن و نەکردنی خەڵک من یەک قسەم هەیە لە چەند مەجلیسێکی تریشا باسم کردووە دەڵێم ئەوانەی نیازیان نەچوونە بۆ سەرسندوقەکانی دەنگدار و بەشداریکردن لە پرۆسەی هەڵبژاردن و بەرنامەی بایکۆتیان هەیە بە بڕوای من پلانێکی لە بە بڕوای من کاریگەریان زۆر خراپترە لەوانەی کە تەزویر دەکەن دەیسەلمێنین بەداتا بۆ نمونە بەشێشی چاودێران دەڵێن ئەوە پلانێکی لایەنە دەسەڵاتدارەکانە کە ئەوەی هەر لێگەڕێن ئێمە ئەوە لێ دەگەڕین باشە ئەمە لێ دەگەڕین بەس بابزانین کامیان کاریگەری لەسەر پرۆسەی سیاسی هەیە دەسەڵات لە شوێنی خۆی دێتەوە ئەمانەی تەزویرچین یان ئەمانەی بایکۆت دەکەن بۆ نمونە ڕێژەی بەشداری لە ئاخری انتخاباتی ئێمە چەند بوو زۆر باشە چلەکەی تر لە کوێن دەی بە قوربانی تو کە نەخۆشە پێی ناکری لە بازرگانی کۆمەڵێک کێشە مەشاکلی سیەکەی تر لە کوێن باشە ئێمە 16مان بەشداری کردووە قەنەعەت دوایە ڕێک 150 تەزویر کرابێ تەزویر هەبووە وایە دامەنا 120 تەزویر کراوە 130 ئێمە بەشداری هەڵبژاردنی نەکردووە بۆ کوێ ئەوەی بەشداری هەڵبژاردن ناکە ئەوانە کە ناڕازین ئەوانەی کەوا لە بەرەی ئۆپۆسیۆنن ئەوانەی کەوا تووڕن لە دەسەڵات باشە بۆ نایی دەست تووڕەکەی خۆت و ئۆپۆسیۆن بۆنی خۆت و ئەمانەی خۆتە بە یەک لەم هێزانە تاقیکەیتەوە دەبێ ئەو لایەنانەش پلانیان هەبێ بۆی سەرنجی ئەوان ڕابچێشن یاخود بەکار و کردار بۆیان بسەلمێنن بۆ نمونە کە شایستن زۆر باشە بۆ نمونە ئێمە نموزەجی کۆمەڵی ئیسلامی وەرگین مەسحەیەکی لێ وەرەگرین جەنابەت لێرەوە دەتوانی بانگی ئەو سەتاسیە بکەی و قەناعەتیان پێ بکەی کە بێن بۆ دەنگدان و بەشێکی زۆرجان دەنگ بەلیستی زۆر باشە ئێمە مەسحەیەک لە کۆمەڵی ئیسلامی وەرەگرین لە پەرلەمانە چیمان نەکرد کە پێویست وابوو بیکەین با ئەمان وەڵاممان بدەنەوە پێمان بڵێن چیمان نەکرد لە چ ڕۆژێکا چوینە کۆبوونەوەی کە نایاسایی بێ و بڕیار لەسەر قوتی خەڵکا درابێ لە چ کۆبوونەوەیەکە نەچوینە ژۆرێک کە پێویست وابوو دیفاع لە خەڵک نەکەین لە چ ڕۆژێکە من لە 4 ساڵی ئەنجومەنی پارێزگا بەتەحەداوە بەو ڤیدیۆ تەسویر و وێنانەیە لە چ ڕۆژێکە دەنگم بە شتێکدا بێ لە دژی خەڵکا بێ لە چ ڕۆژێکە لە بەرەی خەڵکا دانەبوو بین لە چ ڕۆژێکە خەڵک لەسەر شقام نەبوو ئێمە لەگەڵ یان نەبوو ببین ئەمانە هەموو کاری ئێمە بووە بۆ نمونە چەند نموزەیەکی تر لەناو حکومڕانی ئێمە وەزیرێکی کوشت و کاڵمان هەبوو سوپاس بۆخوا لەم هەموو کابینەی حکوومەتە بە هاوڵاتیان بڵێ چەند وەزیر دەناسی لە حکوومەتی هەرێمی کوردستان با بەتەحەداوە ئەگەر یەکەم کەس وەزیرەکەی ئێمە ناونهێنا دەتوانن گلەی بکەن لە حکوومەتە مەحەلیەکانە بۆ نمونە لە سنووری سلێمانی ئێمە بەشداری حکوومەتمان کردبوو لێرە لە هەولێر بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان تاگلایەنە بۆ خۆی حکوومەتی پێکەنە لەوێ کە بەشداری حکوومەتمان کردووە باشە نوێنەرەکانی ئێمە ببینن چ ڕۆژێک سەردێری هەواڵەکان بوونە لە خراپە چ ڕۆژێک گەندەڵیەکیان لەسەر ساغ بۆتەوە دەی بۆ نمونە من لە حکوومەتی مەحەلی لێرەیە دەیان گەندەڵی و کەیسم لەسەر زۆرینەی سێکتەرەکان هەیە بۆ نوێنەرەکی ئێمە ڕۆژێک لە ڕۆژان شتێکی لەسەر ساغ نەبیەوە بۆ وەزیرەکەی ئێمە ئەم نەسریەی کە هەیەی دەیدا و دەیبەخشێتەوە بە کارمەندان و باژاران بەڵام وەزیرەکانی تر هەر هەمووی لە گیرفانی خۆی دەتوانێت بە دڵی خۆیان سەرفی بکاتن بۆ ئێمە دەتوانین بە پارەی خەڵک پرۆژەیەکی تەندروستی دابنەی سەر تا سەری هەرێمی کوردستان سوودی لێ ببینی بە پارەی خەڵک یعنی بە دەرۆزە لێرە و لەوێ بە چاکە و بە بەخشینە کۆمان کردوتەوە ئەی ئەگەر داهاتی وڵات لە بەردەستی ئێمەوی بتوانین سێکتەرەکان ئاوەدانکەینەوە ئەو کاتچی
دەیکەواتە مشتێک نمونەی خەرواڵێکە یعنی ناکرێت چی کردووە نەخۆشخانەی بەخشین بە خزمەت بە هاوڵاتیان نەخۆشە ئەوەی نەخۆشخانەی بەراورد لەگەڵ نەخۆشخانە تایبەتەکانی تر لەگەڵ نەخۆشخانە حکومیەکان من بەر لە نەخۆشخانەی بەخشین با من هەندە نموزەزی ترت بێ بڵەمەوە ئێمە لەسەر ئاستی خۆمانە وەکو کادیرێکی کۆمەڵی ئیسلامی بەر لەوەی نەخۆشخانەی بەخشین دروست بێ کە فکرێکی ئێمە بوو لە ناو چینە پزیشکیەکەی ناو کۆمەڵی ئیسلامی بیرۆکەیەکمان بۆ دروست بوو کە ئێمە چۆن بتوانین وەکو خەڵک عیادەیەکمان هەبێ دەرمانخانەمان هەبێ تاقیگەمان هەبێ و کۆمەڵی لەمانەمان هەبێ خەڵک سوودی لێ ببینێ هەرزانتر لە بازاڕ بێ بتوانین هاوکاری هەژاریشی پێ بکەین ئێمە لە ساڵانی 2011 من بۆ خۆم سەرپەرشتی پرۆژەیەکم کردووە دەتوانم بڵم زیاد لە 20,000 نەخۆش سەردانی ئەم پرۆژەی ئێمەی کردووە خەڵک هەبووە بەبێ بەرامبەر ئەمە وەکو بەخشینیش نەبووە لەسەر ژیرفانی خۆشمان بووە بەبێ بەرامبەر چارە سەرکراوە لە دەرمانخانە لە پزیشک لە ئەشیعە لە مەسەلەن تاقیگە لە هەموو ئەمانە و ئەوەی کە بە بەرامبەریش کراوە بە نیو قیمەتی بازار نەک بە نیو قیمەت بەڵکو بە ڕوعێکی بازار ئەو خەڵکی کە سەردانی کوردنە شایەدە لەسەر ئەم بابەتانە یعنی ئەمانەمان کردووە ئەوەی کە ئەباز کاتمان زۆر کەماوە لە بەرۆی درەنگ دەستمان بە بەرنامەکە کرد ئەگەر قسەی کۆتاییت و لە ماوەیە خولەک پێم بڵێ سپاست دەکەم ئێمە ئەگەر باسی ئەوانە بکەین کە کردومانە بەڕاستی بە بەرنامەیەکی سعاتیە ناتوانین باسی بکەین سپاس بۆ ئەوەی کردوشمانە منەت نییە بەسەر خەڵکە بەڵام وەکەوەی کە بەسەر ئیمامی عەلی داهات لە کۆتاییەکانە دەبێ بەڕاستی ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە بین چاکەکانمان باز بکەین کە ئەمانەمان کردووە ئێمە بۆ پڕکردنی جیرفانی خۆمان طریقەی تر هەیە بتوانین جیرفانی خۆمان هەر یەک لە پیشەکەی ئێمە بەڕێز مامۆستا نەوزاد دەتوانێت بە پیشەکەی خۆیان جیرفانی خۆی گەرم بکاتەوە من بە فعلی دەتوانم زۆر باش جیرفانی خۆم گەرم بکەم لە مهنەکەی خۆمە وەک ئەوەی کە ئێستاکە لە ئەنجومەنی پارێزگام یانەوەی کە لە پەرلەمانە بەڵێ پارەدەسەکەوێ لەوێ بەڵام بە فعلی ئێمە پارەکانمان چی لێ کردووە وەرن نموزەزەکانی کۆمەڵی ئیسلامی ببینن بۆیە یعنی ئەگەر بە وردی بین بەڕاستی زۆرمان پێویستە بۆی ئەو شتانە باسکەین بەڵام لە قسەی کۆتاییم ئەوەیە نوێنەرەکانی ئێمە خۆشبەختانە لە هەر شوێنێکدا دەنشین لە هەر مەجلیسێکدا دەنشین سەرمان بڵندە تێنەگەڵاوین بە هیچ گەندەڵیەک فەسادیەک بەرتیلیەک جیرفان پڕکردنێکی خۆمان بە تەحەداوە لە هەر شوێنێک هەمانە هاوڵاتی دەتوانێت پەنجە لە ساومان بنێ بۆیە بەو پەڕی متمانە بەخۆبوونمانەوە داوای متمانەی هاوڵاتی دەکەین پێمان وایە ئێمە دەتوانین هەر هیچ نەبین دەستپاک بین بەرامبەر بە سەروەت و سامانی خەڵک خیانەتیان لێ نەکەین ڕازگۆ بین لەو شوێنانەی کە هاوڵاتی پێویستە لەگەڵیان بین لەو شوێنانەی کە پێویستە بە دیفاعیان لێ بکەین دیفاعیان لێ دەکەین بە کورسیەکیش بێ بە 100 کورسیش بێ ئێمە هەر لەسەر ئەو قەناعەت و لەسەر ئەو سیستەم و ڕیتمەی خۆمان کە کارمان کردو لە ڕابردووە هەروە دەمینێنەوە پشتیمان بەخوا مامۆستا پەیامی کۆتاییت بۆ دەنگدەرانی هەرێمی کوردستان بەڵێ طبعاً بە کورتی سپاس دەکەم دیارە بابەتەکانمان نەمانتوانێت تەواوی بکەن چکە و بابەتە هەم سێکتەری پەرۆدا هەم سێکتەری تەندروستی بابەتێکی فراوانە ئومید دەکەم لە کاتەکانی تردا بەڵێ قسەی لەسەر بکرێتن زۆر باشە من لێرەوە لە قسەی کۆتاییم ڕوو لە سەردەم دەنگدەرانی خۆشەویست دەکەم بە سەردەم تین و توێژەکانەوە ئەوانەی کە لە ماڵەوە دانیشتون ئەوانەی کە تۆزێک ناومێد بووینە ڕاستە ڕەنگە ناومێد ڕووی تێکردن تا ڕادەیەک بە تایبەتی ئەمەش هۆکارەکەی دەسەڵات بووە کە هەڵبژارنی ناشرین کردووە لە هەڵبژارنی ڕابردووی ئەنجومەن نوێنەرانی عێراقەوە بەڵام لێرەوە دەڵێم متمانەتان هەبێتن ئیرادەتان بەهێز بێتن و گۆڕانکاری بە یەک جار ناکرێتن کاگاکاری ینی خۆت تەزانی گۆڕانکاری ناکرێت و بە یەک تەڵقە گۆڕانکاری بکرێتن گۆڕانکارەکان هەنگاوی دەوێتن ئیرادەتان بەهێز بێتن متمانەتان بە خۆتان هەبێتن دڵنیا بن ئەم دەسەڵاتەوەکو خۆی نامێنێت دڵنیا بن ئەم سیستەمەی کە لە هاوڵاتیان دەکرێت ئەم کەرامەتەی مرۆڤ کە پێشێل دەکرێت لە هەرێمی کوردستاندا وەکو خۆی نامێنێتن بۆیە لێرەوە دەڵێم متمانەتان بدەن بە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی ئایندەتان زامن دەبێت زۆر سپاس ئایندەتان گەشت دەبێتن بۆی بتوانین بەیەکەوە هەمومان خزمەتی وڵاتی خۆمان بکەین و خزمەتی هاوڵاتیان بکەین لە کۆتاییدا زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نەوزاد عومەر ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ بۆ بەڕێز عەباس محەممەد سەرۆکی لیستی خزمەت لە ئەنجومەنی پارێزگای هەولێر و سوپاسی بینەرانی بەڕێزش دەکەین تا ئەو کاتە لەگەڵمان بوون هیوادارن ئەو لیستانە تاقی بکەنەوە دەنگ بەو لیستانە بدەن کە لە ڕابردوودا پەرێزیان پاک بووە کە لیستی 194 کە لە لیستە بەهێزەکانی هەڵبژارنی ئەمجارەی پەرلەمانی کوردستان هەموو لایەکتان بەخوای گەورە میهرەبان دەسپێرین خواتان لەگەڵ